ڕۆژە یاسای دامی غیزایی کە لەلایەن محکەمەی ئیتیحادیە ڕەت کرایەوە بە سەبەبی ئەوەی حکوومەتی کاربەڕێکەر بۆی نییە یاسا بنێرێ بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق، دەبێ ئیشی ڕۆژانە بەڕێ بکە. لەبەرەوەی یاساکە ڕەهەندی گرنگی هەبوو کە لە ئەم ساڵە چاوەڕوان ناکرێ یاسایی بودجە هەبێ، ڕەنگە و یاسایە بەشێک لە پێداویستی یاسای بودجە لە هەندێک بوارە پڕ بکاتەوە بە بڕی 40 تریلیۆن دینار پێداویستی چەند بوارێک دابی نەکرێتیایە، بەشێکی بۆ کارەبایە، بەشەکەی تری بۆ مەوادی غەزاییە کە لە ئێستەیان نرخ بەرزە، خەڵکە توانێ کە ئەو یاسایە دەربچێ سوودمەند بێ لەوەی کە دامی غیزایی لە ڕێی بیتاقەی تەموینیەوە دەکرێ، خەڵک تا ڕادەیەکی باش سوودمەند بە بێلەی. لە هەرێمی کوردستان گرفتێکمانەیە کە لە وادەی خۆی بەشە خۆراکی هاوڵاتیان لە ڕێی بریکارەکانەوە ناگات، وەکارەکەی عێراقەوە هەوڵمان داوە چاکی بکەین، چونکە بەو ڕێژە زۆرە کە مەوادی غیزایی گاتە بریکارەکان و دەچێتە ماڵەکانەوە، ئەو خۆراکانە نرخیان لە بازاڕەکانە دادەبەزێ. و هەوڵمان داوە مەسەلەی ئەو قەرزەی جوتیاران و ئەو پارەی جوتیاران لە 2014 و 15 و 16 کەڵەکە بووە بەشێکی لەوێ جێگە بکەینەوە، و هەندێک بواری تر کە بەشێک لەو پارانە بۆ پێداویستی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. یاسای دووەمیان کە دەردەکرێ یاسای ئەو قەدەغەی هەموو ئاسایی بوونەوە و پەیوەندیەکە لەگەڵ ئیسرائیل، کەگەرم یاسایە دەربچێ هەرێمی کوردستان لە مەولا بە هیچ شێوەیە ناتوانێت نەوت بفرۆشێ بە ئیسرائیل، و فرۆشتنی نەوت بە ئیسرائیل مامەڵەی بازرگانی لەگەڵ ئیسرائیل لەگەڵ کیانی صهیۆنی وەک لە یاساکە هاتووە حکمی سێداری تایە و قورسە، بۆیە خوێندنەوەی دووەمیش بۆ یاسایە کرێ.